بەناوی خوای بەخشندەی مێرەبان سڵاوتان لێبێت ئازیزان و خۆشەویستانی پەیام خۆشحاڵم کە لە دوانگەی خەڵک ئەمشەو لە خزمەتانین بۆ قسەکردن لەسەرەوەی کە چۆن پێشوازی لە مانگی پیرۆزی ڕەمەزان بکەین. چەند ڕۆژێکی کەممان ماوە بۆی کە بچینە ناو مانگی پڕبەرەکەتی ڕەمەزانەوە. لە ئێستادا پێویستە تاک واتە خۆمان لە ڕووی دەرونیەوە چۆن خۆمان بۆ مانگی پیرۆزە ئامادە بکەین. 30 ڕۆژ ڕۆژومان لە پێشە، 30 ڕۆژ وێستگەیەکی پڕ لە دەرفەت بۆ خێر و چاکەکاری، بۆ پاکردنەوەی دڵەکانمان، بۆ پاکردنەوەی نەفسی خۆمان، بۆ خۆڕاهێنان لە زۆر بابەت لە بابەتی تەندروستی، لە بابەتی دەرونی، لە بابەتی کۆمەڵایەتی، لە هەموو بابەتەکانی دیکە لە بەردەستمانایە بۆی کە ئێمە سوودی لێ ببینین، بابزانین چۆن دەبێت پێشوازی لە مانگە پیرۆزە بکەین. و ئەمە لە ڕووی تاکەوە، لە ڕووی کۆمەلگاوە، لە ڕووی خێزانیەوە، لە ڕووی چەنانە لە ڕووی حکومڕانیشەوە دەبێت پێویستە چۆن پێشوازی لە مانگە پیرۆزەدا بکرێت. ئێمە دەزانین تاک دوجار لە تاکی خۆی مەسوولە، بەڵام لە ڕووی حکومڕانیەوە زۆر جار هەندێک بۆ نەدەبینین کە ڕەنگە پێوەستیش نەبن بە زۆرینەی کۆمەلگایەمەوە، بەڵام زۆری نەمان هەر ڕێز لەو بۆنانە دەگرین کە حکوومەتی هەرێمی کوردستان چۆن ئامادەکاریان بۆ دەکا. بەڵام بابزانین حکوومەتی هەرێمی کوردستان چۆن ئامادەکاری بۆ مانگی پیرۆزی ڕەمەزان دەکا و تاک پێویستە چی بکەین و لە ئێستادا کە دەنگۆ لەسەر داخستنی مزگەوتەکانمان هەیە پێویستە هەڵوێستمان چۆن بێت بە جۆرێ بێ ئایا خەڵک بە یەکجاری بسڵەمێتەوە لەوەی کە بڵێن ئێمە دیفاع لە ئیسلام و لە دین و لە پیرۆزیەکانی دین دەکەین، یاخود دەبێ بێدەنگ بین کە هیچ کامیان بەدڵنیاییەوە نابێت. بەگشتی دەمەوێت ڕای ئێوە ئەمشەو وەرگرم بۆی کە تاک لای خۆیەوە پێویستە چۆن پێشوازی لە مانگی پیرۆزی ڕەمەزان بکات، کۆمەلگا پێویستە چۆن بکات، بازار، کۆڵان، کوڕەکانمان، کچەکانمان، تەنانەت وەک ئاماژەم پێکرد سیستەمی حکومڕانی یا حکوومەت لە هەرێمی کوردستان پێویستە چۆن پێشوازی لە مانگە پیرۆزە بکا کە بە دڵنیاییەوە لایەنە پەیوەندیدارەکان ئەرکی سەرشانیانە لەوەی کە هەندێک ڕێکاری تایبەت لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا بگرنە بەر لەو ڕۆکە بەرزبوونەوەی نرخی شتوماک، لەو ڕۆکەکردنەوەی هەندێک کافتریا و نێرگە لە خانەکان و مەتعەم و بازاڕەکان دەبێ ئەمانە هەمووی بە پێپێوەری تایبەت و دەبێ یاسا و ڕێنمایی تایبەتیان بۆ هەبێت. من چاوەڕێی پەیوەندیە تەلەفۆنەکانی ئێوە دەکەم، بەڵام پێشەوەی کە بچمە لای پەیوەندیە تەلەفۆنەکان دەمەوێت کۆمنتی چەند هاوڵاتیەکی بەڕێز کە لە پەیجی پەیامدا کۆمنتی خۆیان نووسیوە. پەری محەممەد دەڵێ بە خۆپارێزی و ڕێکارە تەندروستیەکان و خۆخاڵیکردنەوە لە تاوان و بەتامی ئیمان و قورئان خوێندن پێویستە پێشوازی لە مانگی پیرۆزی ڕەمەزان بکەین. بەڵام ئایا پێویستە تەنها لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا ئێمە پەنا بۆ قورئان خوێندنەوە بۆ پاکردنەوەی دڵ و دەرونی خۆمان دوورکەوتنەوە لە تاوان ببین، یاخود دەبێ ڕەمەزان وێستگەیەک بێ بۆی ئیدی ئێمە دوورکەوینەوە لە تاوان، دوورکەوینەوە لەو بغض و قینەی کە لە دڵمانە هەیە، دەرونی خۆمان پاک بکەینەوە. هاشم عەبدوڵڵا دەڵێ خۆ یەکلاییکردنەوە بۆ عیبادەتی خودا و هاوکاری هەژاران بێ بەو شێوازە خۆمان یەکلایی بکەینەوە بە دڵنیاییەوە دەرفەتێکی باش هەیە بۆی کە لە مانگی پیرۆزی ڕەمەزان داوانەی کە دەیانەوێ خێر و چاکە بکەن، دەستی هاوکاری بۆ دەوروبەر درێژ بکەن، پێویستە لەم کاتەیە فەقیر و هەژاریان لەبیر بێت ئەوەی کە دەیەوێت چاکەیەک بکات. دیارە چاکەکردن لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا بە دڵنیاییەوە خێرەکەی زۆر زیاترە لە کاتەکانی تر، بۆیە دەرفەتە بۆی کە ئەگەر دەمانەوێت هەر خێر و چاکەیەک بکەین لەم مانگە بە هەل بقۆزینەوە بۆی کە خێر و چاکی خۆمانی تێدا بکەین. پەیوەندی تەلەفۆنیمان لەگەڵایە، بابزانین کێمان لەگەڵا. ئەگەر هاوکارانم باوکی حسێن لە چەمچەماڵ، باوکی حسێن سڵاوی خوا لێ بێت وەم کاتت باش. فەرموو بزانم ڕای جەنابەت لەسەرەوە کە چۆن پێویستە هەموو لایەکمان وەک ئاماژەمان پێکرد پێشوازی لە مانگی پیرۆزی ڕەمەزان بکەین. مامۆستا گیان دەستخۆشتان لێگەم، دەستخۆشی لە تەواوی کارمەندانی تەلەڤیزیۆنی پەیامەکەم. زۆر سپاس. اللهم بەلیغنا ڕەمەزان. ئینشاءڵڵا خوای گەورە بمانگەێنێ بۆ مانگە پڕ خێر و بەرەکەتە. وەڵام من داوایەکم لە هەموو مامۆسایانی ئاینی هەیە پێش قسەکردن لەسەر تەوەرەکە مامۆستا گیان. باشە. پێم وابێ ئەم دینی ئیسلامە بەم شێوازەی ئێستا نەگەیەوە بەدەستمان، قوربانیدانی زۆری بە قوربانیدان گەیشتووە. من ناڵێم وەرن کاری تیرۆریستی و با بڵێن حەیا لە جیهاد، بەڵام وەڵڵاهی کاک جەلالجان یعنی مامۆسایانی ئاینی پێشەنگی ئەم کۆمەڵگەیەن. من لە مزگەوتەکەی لای ماڵ خۆمانەوە لە چەمچەماڵە ڕەنگە بڵێم 150 مزگەوتی دایە بەتەواوی بە ناحیەی تەشی و شۆڕشەوە.
باشە مامۆستاگیان 200 مامۆستای ئاینی کۆنگرێکی ڕۆژنامەوانی بەسم بڵێ وەزارەتی ئەوقاف من ئەیکەم مێژەکانماکەم بەپێ ڕێنمایی من مزگەوت چۆ ماکەم چۆر یعنی تۆ بڵێ ئەم خەڵکی گەڕەکوبانە کەس لەسەر مامۆستای نێدە جواب مامۆستا یعنی ئەبێ مامۆستایانە بەتەنیا بمێنەوە خەڵکەوە نەبێ یعنی ئەگەر مسلمانەکەمان وەڵا هیچی هیچ یان پس ئەبێ مامۆستایان یعنی خۆشیان جورئەتی بکەن مامۆستا یعنی ئەو مانگی ڕەمەزانە بارانە ڕەحمەتەی لێمان کردوتە وەڵڵا بەبوونی تاوان و ڕەگەزبازی و مەلهە و چی خۆش پێی ناخۆش بێ لەم هەرێمی کوردستانەیە کرێ کام باشە وەرە بەس بزانم بۆ کار چی بوو پێش هاتنی زەنابی پاپا ڕێژەی کۆرۆنا دا بەزی بۆ ئاستی سفر بە گەڕانەوەی بۆ دووبارە بەرزەوە بوو یعنی بەس دەبەروی مەوعیدەکە دانرا بوو 7 مانگە 6 مانگە ئەوە گاتێرە هەتا و مدەیە بێ کۆرۆنا وردە نەمێنێت تا و کۆتایی دێت لەگەڵەوە گەیشتەوە ڤاتیکان و ئیتالیا بگاتەوە ئیتر وردەوە نەبێ کۆرۆنا بەرزەوە بێ مزگەوتەکان داخرێ بابەژیان وەڵڵاهی کاکە ئێمە خۆمانە بێ وەڵڵای ئەگەر هەر هیچمان بۆ نەکرێ بێ پارە و پول و موچە و کارەبا و خزمەتگوزاری بووینە یعنی بێدینیشماکەن زۆر باشە منەوە نەپیاوێکی وەڵای مامۆستامانەژەکەتۆ سەر خۆمان یعنی لە سای چیا هەولێری هۆلاکۆ بەزێن و شاری قەڵاو منارە و سلێمانی شاری ڕۆشنبیری و کۆرە کەلاری چی و چەمچەما و چووە و دوو ئەمانە هەموویەکی نایەکمان هەیە بە مسلمانە زانین دەمەوێت بزانم ڕای جەنابت ئایا لەم کاتەیە کە ئەتوانم لەم بەشێک لە خەڵک هیچ نەبێ بەشێک لە خەڵک باوەڕی وایە ئەمەی کاکرێ بەرامبەر بە مزگەوتەکان جیاوازیە بۆ منە بۆ پاپاوان نەکراوە بۆ مەلهەکان بۆ کافتریا و نێرگە لە خانەکان بۆ شوێنانی تیکە تەنان بۆ مەراسمعینەکانی دیکە بینیمان کە کۆرۆنا بەو شێوازە نییە کە ئێستا خەریکە بۆ منە ئەم هەینیە مزگەوتەکانیان داخستەوە کاتە بە بڕوای جەنابێت بەر پرسیارێکە ئایا تەنها کەوێتە ئەستۆی مامۆستایان یاینی تاک ئەی کۆمەلگا ئەی پیاوانی گەڕێک ئەمانە چه بەرپرسیارەتیەک لەم کاتیا کە ڕوبە ڕەمەزانە ڕووین ڕەمەزانیش بە دڵنیایە بە مزگەوتەکان تام و چێژی هەیە پێویستە چی بکەن مامۆستاییان ببوورە مامۆستای بەدەنیا ناکرێتە سەرشانی مامۆستایانی بۆ قورئانە من پیاوێکم ئەوە ئیلتیزام بە دین نیم بۆ خوایە با نەبێت وێنە مەحکەمەی خۆم دەمگەرم بم بەڵام بۆ خوایە مامۆستا یعنی ئێمە دیفاع لە دینەکەی خۆمانەکەینەوە 4 ڕۆژتر ڕەمەزانە وەڵی من یەک بەتەنیای مامۆستا تاوانباری هەر هەمومان تاوانبار هەموو خۆمان موسڵمانە زاین ئەبێ خۆمان یعنی داکۆچی بکەین لەسەرەوەی مزگەوتەکانە بێ بکرێتەوە ئەبێ بکرێتەوە یعنی هیچ مەجالی دیانی لەگەڵەوەش مامۆستاکات من یەک داوا لە هەموو خۆشگوبرایانی مسلمانەکەم بەمە حیزبەکانی عیلمانی و خەڵکیوانی کە ناحەزی ئەم مسلمانن تووە خوایە ببەخشن لە مانگی ڕەمەزانە کۆر خەڵکی فەقیر و داما و گەلێ زۆرە هاوکاری ئەو بەرنامانە بکەنەوە بەرنامانەی بەخشین و چوە ئەو بەرنامانە ئەی دەستێکی ئەمینە وەڵڵاهی گێنن بە 1000 دینار بەکەم مەزانە بیدرە دەست هەتیوە بیدرە دەست فەقیرێکی داماوێک یەک مەکان لە قایمەکان لە ناحێ لە پارێزگای سلێمانی لە هەموو پارێزگای دۆک و هەولێر و هەڵەبجەش باشە باوکی حسێن زۆر سپاس دەکەم سپاس دەکەم لەبەری باوکی محەممەدە لە چەمچەماڵەوە لەگەڵمانایە باوکی محەممەد سڵاوی خوا لێ بێتۆم کاتت باش فەرموو بزانم کۆمنتی جەنابەت کاکجەلالی بەڕێ چۆنی بران باسی شکر زۆر سپاس دەکەم باوکی محەممەد یاخوا باش من کاکە وەکو تاکێک پێشمانگە ڕەمەزان پیرۆزبایی لە خۆم و لە هەموو مسلمانانی کوردستان بە تایبەتی و لە هەموو جیهانەکەم ئینشاءڵڵا مانگی پڕخێر و خۆشی بەرەکەتە بێ ئینشاءڵڵا و هیوادارە مسلمانان وەکو تاک ئەم مانگە بکەنە وێستگەیەک بۆ گەڕانەوە بۆ لای خوای پەروەردگار و داواکاریشم لەم حکوومەتە عەلمانیە سووک و سەلیمە باوکی محەممەد ئێمە مسلمان لە ڕوبەمانگی پیرۆزی ڕەمەزان بۆیە لا هیچ نەبێ با لە مینبەری گشتیەوە بەو شێوازە قسە نەکەین باشە بەسەر چاوت خۆش داواکارم لەم حکوومەتە باشە داواکارم لەم حکوومەتە لەم مانگە ڕەمەزانە تۆزێ ترسی خوا لە دڵیان نابێ مزگەوتەکان بکەنەوە بە ڕووس مسلمانانە سەرچاوەی خراپە سەرچاوەی ڤایرۆسی کۆرۆنا و یا سەرچاوەی پیسی بۆ کۆرۆنا مزگەوتەکان نیە داخستنی ئەو شوێنە خراپانەیە کە پێشتر ئاماژە پێکرد هیوادارم ئینشەڵڵا مانگێکی پڕخێر و خۆشی بێ بۆ هەموو مسلمانان و ئینشەڵڵا سەرکەوتنی خوا نزیک بێ بۆ مسلمانان و جیراوی جیراوەکان ئازاد بێ ئینشەڵڵا ئینشاءڵڵا باوکی محەممەد سپاس دەکەم سپاس بۆ پەیوەندیەکەت هەر لە چەمچەماڵەوە کاگیدریسمان لەگەڵە کاگیدری سڵاوی خوا لێ بێت فەرموو بزانم کۆمنتی جەناب لەسەر تەوەری دواگەی خەڵک چییە سلام علیکم مۆستاگیان باشی عەلەیکم سەلام کاگیدری زیان
کاگی دریزگیان سید کە تەلەڤیزیۆنەکەت کچکە لە تەلەفۆنەکەی خۆتەوە گوێ بۆ من بگرە. مامۆستاگیان دەستخۆشی بەرنامەکە لێکەم تەوەرێکی زۆر جوانە خوا لێت ڕازی بێت. مامۆستاگیان گوێ لێمە؟ گوێم لێتە کاگی دریز فەرموو. مامۆستاگیان دەستخۆشی بەرنامەکە لێکەم بە تەوەرێکی زۆر جوانە خۆی گەورە سەرکەوتت کە خوا لێت ڕازی بێ خۆی گەورە مانگەتە مانگی ڕەمەزانی مبارەک. مامۆستاگیان من دەستخۆشی لێوە ئەکەم بەڵای بەنسبەتی وەکو کۆمەڵی دادگاری ئەم حیزبە ئیسلامیانە بۆ هەڵناسن لەگەڵ هینا قسە بکەن وەزیری تەندروستیە بۆ لە مزگەوتە عنی بەس لە مزگەوت و پەروەردەیە کورەنە هەیە یعنی بچوو بازار نەفرێتر ناگرێ بچۆ شوێنە گشتەکان نەفرێتر ناگرێ حەفری تەخەڕوجێکرێ لە باخ و لەم شوێنانە بۆ ئەوانە کورەنانی یعنی بەس لە مەکتەب و لە مزگەوتە هەیە یعنی هۆکارەکەی چییە؟ من زۆر داوا لە یعنی حیزبە ئیسلامیەکانەکەم کە بۆ هەڵناسن بەدەنگەوە یعنی بۆ بازار یەکێتر ناگرێت ئیلا غەیری مزگەوت نەبێت بۆ بەس بۆگیان مزگەوت ئازاد. تۆ باوەڕت وایە بۆچی زوومەکە یا فۆکەسەکە لەسەر مزگەوتە بەتەنها؟ ئیسلامیەکان یعنی زۆر خۆیان بێدەنگ کردووە چی سەلەفی چی یەکگرتو چی کۆمەڵ چی مسڵم حیزبە ئیسلامیەکان بە ئامادەن یعنی خۆم شخصی خۆم بەخوا باوکم یەکەم نەفەر ئامادەم کە لەگەڵانە مزگەوت بکەمە بۆچی مزگەوتان ناخرێ یعنی دوو بڕۆم بازارەوە یەکێتر ناگرێت بۆ مزگەوتەکان داخراوە یعنی ئەو دوو ڕۆژ ڕەمەزان وەڵڵا کاکە کورۆنا زیاتر ئەکات ئەی باشە کاکە کورۆنا زیاتر ئەی باشە بۆ ڕێگە و با ناگیرێت. باشە ئێستا تۆ چاوەڕوانیت لە حیزبە ئیسلامیەکان چییە؟ معلوم مامۆستاگیان کاگی دریس اینجا گوێم لێتە چاوەڕوانیت لە حیزبە ئیسلامیەکان چیاڵی بە تایبەتی حیزبە ئیسلامیەکان؟ بۆی هاودەنگ ناکەن بۆ یعنی لەسەر خەت بۆ لاڵە کاکە بۆ مزگەوتەکان ناکرێتەوە من بەبستم ئەوەیە. زۆر باشە جیاواز لەمە کاک ئیدریس زۆر بە کورتی هیچ کۆپیۆنی دیکەمان هەیە دەمەوێت بزانم ئەمە هەمومان بۆ حکوومەت تۆ کۆمنتەکەت با جیاواز بێ لەسەر خۆ ئامادەکردنی تاک کۆمەلگا بازار چۆن خۆمان حازرکەین بۆ پێشوازیکردن لە مانگی پیرۆزی ڕەمەزان. من زۆر دەستخۆشیتان لێکەم سەرکەوتخوا سەرکەوتر بن ئەوەی ئێوە هاوکاری خەڵکو ئەمانە ئەکەن هیچ کەسێتر ناتوانێت. باشە یعنی لەبەرانی مانگ ڕەمەزان پیرۆزە ئێوە زۆر دەستی هاوکاری ئەکەن بۆ خەڵکی فەقیر و هەژار و کەم دەرامەت. ئەو لێ نسبەی بەرنامەکانتانم کردووە من زۆر دەستخۆشیتان لێکەم هیچ کەسێک ئێوە نەتوانیوە ئەو ئینانە بکەن ئەو دوو سۆزی هاوسەنگێنەتان بکەن بۆ مانگی ڕەمەزان بە تایبەتی بۆ لەوە پێشتریش کردوتانە بەس بە تایبەتی لە مانگی ڕەمەزانە چی بۆ بێ باوکان بۆ هەژاران بۆ کەمەندامان ئەو کارەتان کردووە. زۆر باشە زۆر باشە کاگی دریس سپاس دەکەم سپاس بۆ پەیوەندیەکەت دەچمە پیرەمەگرون کاک محمودم لەگەڵ کاک محمود سڵاوی خوا لەبێت تۆم کاتت باش فەرموو بزانم کۆمنتی جەنابەت لەسەر تەوەری دوانگە چییە لەوەی کە چۆن پێویستە ئێمە پێشوازی لە مانگی پیرۆزی ڕەمەزان بکەین. وڵی پێش هەموو شتێک دەستخۆشی بەرنامەکە لێکەم ئەم کەناڵە پیرۆزە بەڕاستی دیفاعکەر لە عینی پیرۆزی ئیسلام خوای گەورە ئاداستی خێرتان باتەوە سەرکەوتوی دنیا و قیامەت بێت. زۆر سپاس ئامین ئینشاءڵڵا. بەڵام چۆن پێشوازی لە مانگی پیرۆزی ڕەمەزان بکەین پێش هەموو شتێک پێشوازیکردن لە مانگی ڕەمەزان دەرگاکردنەوەی مزگەوتەکانە و عیبادەتکردنە بە ڕۆژوبوونە بەڵام بەداخەوە ئێمە لەم کاتەیە پێویستیمان بە مزگەوتەکانە دەرگای مزگەوتەکانمان لێ داخن یعنی مسلمانان داوام لارێم لە مسلمانانی کوردستان هەیە بە یەک دەنگ بە یەک دەست هەموویان پشت بەخوای گەورە دەرگای و مزگەوتانە بکەنەوە و بچنەوە بەگشت ئەم تاغوت و ملۆڕانەیە بەڕاستی دەرگای مزگەوت بۆ داخستن نییە بێ هەمیشە کراوە بێت و من سەیرم پێ دێ زانایانی ئاینی مسلمان زۆرم پێ سەیرە کەوا بێدەنگن لەم کارە بەڕاستی حەقوا نەبوو ئاوا بێدەنگ بن ئاواهی بەم شێوازە ینی بەڕاستی پرسیار دروستەکە گومان دروستەکە حەقوا بوو زانانی ئاینی بێنە بەردەرگای مزگەوتەکە چییە؟ باشە کاک محمود با من پرسیارێ لە جەنابەت بکەم کەسیشمان لێ بگوزرێ بعد 15 کەسمان لێ بە 1000 نەفەرمان لێ بگوزرێ ئێمە دیفاعی لێرەوە دیفاعمان لە ئەقسا کرد لە مزگەوتی پێغەمبەرەکە صلی الله علیه وسلم باشە بۆ نەتوانین مزگەوتەکە لە بەردەست خۆمانە بۆ نەتوانین دیفاعی لێ بکەین. کاک محمود ئێستا باز لە کۆرۆنا دەکرێت تۆ باوەڕت بەوە هەیە کە هۆکار یان ڕێکارەکانی داخستنی مزگەوتەکان تەنها کۆرۆنا بێ خۆ ئەتوانین خۆ لە شەپۆلی یەکەم ڕەنگە بەهێزتر نەبێت ئەتوانین بە ڕێکاری تەندروستیەوە بچینە ناو مزگەوتەکانەوە.
نەقەسەم بەخوا مەسەلەت جایەتیکردنی ئاینی پیرۆزی ئیسلامە جایەتیکردنە ئەم دوو هێزە ئەلمانیە دەستیان گرتۆ بەسەر سەرۆت و سامانی ئەم خەڵکیان بەرسی تونی کردووە خەڵکیان ناچار کردووە ملکەتیەوە بێت کە ئەم یعنی ئەمەش قبول بکات یعنی بینێکی تر وامان لێ دێ بەڕون و ئاشکرا هێن لە ماڵەکان ئامانگرن لەڵێن ئەو دێژەش مەکە کاکە یعنی ئەمڕۆ ئێمە دیفاع لە مزگەوتەکانمان دەکەین بەیانی یەن لە ماڵەکانیشمان ئامانگرن بۆ لێ پێچینەمان لەسەرەکەن کە بۆچی نوێژەکەین. زۆر باشە زۆر باشە زۆر سپاس دەکەم کاک محمود پەیوەندی دیکەم لەگەڵایە لە هەولێرەوە باوکی ئەیوبم لەگەڵە باوکی ئەیوب سڵاوی خوا لێ بێت چۆن کاتت باش سپاس بۆ پەیوەندیەکە. سلام علیکم. علیکم السلام ورحمة الله. والله من بەڵێ داواکارم لە حکوومەتی هەرێم طبعا ئەم دۆڕی چینە لە کاری بۆری شتێکی پێوەڵن تەنفیس ئەو تەنفیسی ئەگەر هات و گیزەر زۆر گەرم بوو لەوێ هەوایەکە دەردەچێت بۆی گیزەرەکە نەتەخێ من داواکەم لە حکوومەتی هەرێم کەناڵی پەیام و سپێدە و MRT دابخە لەبەرەوەی دەوری تەنفیس دەبینن يعني بۆی کە نەتەقێ يعني خەڵک مەرەگە ئەم بەرنامانە خۆی خاڵی دەکاتەوە من داواکەم ئەو خاڵیکردنەوە قەپاڵی بۆی بتەقێتەوە بەڕاستی هیچ هیوایەک نییە بۆ چارەسەر تەنها لەبێ حکومەتە ڕابماڵدرێ هیچ هیوایەک نییە بۆ چارەسەر بەڕاستی ئێمە دابخە ینی پەیام و سپێدە و MRT دابخە زێر کە باوکی ئەیوب یانی ئەگەر پەیام و سپێدە و دیارە پەیوەندەکەی پچڕا باوەڕی وایە کە خاڵیکردنەوەی خەڵک لەسەر میدیاکان یاگەرەمە ئەم میدیایانە نەبن کە ئێستا یان تەنها شوێنێک دەریچەیەکی نفوز بۆ دەربڕینی ناڕزایی ما بێتە میدیایانن کە دەتوانن دەنگی ناڕزایی خەڵک بگەن باوکی و باوەڕی وایە پێویستەمانە بکرێن بۆی کە ناڕزایی خەڵک دوجار ئەمە جۆرێک لە خاڵیکردنەوەی بتەقێتەوە بەڵام ڕای تایبەتی خۆیەتی دەچمە شارە زۆر کاک محەممەدم لەگەڵ کاک محەممەد سڵاوی خوا لێ بێتوم کاتت باش دەمێ ڕای جەنابەت بزانین لەسەرەوەی چۆن پێشوازی لە مانگی پیرۆزی ڕەمەزان بکەین. کاک محەممەد گیانەکەم سڵاو لێ بێتوم کاتت باش. سڵاو ئەم کاتت باش بەڕێز گیان باشی. زۆر سپاس. کاک محەممەد بە بڕوای تۆ پێویستە چۆن پێشوازی لە مانگی پیرۆزی ڕەمەزان بکەین؟ وڵی برای بەڕێزم ئەوەی ڕاستی خەڵکی ئێمە لە هەرێمی کوردستان بە حیساب و بە کتاب ئێمە لە سەدا 97 خەڵکێکی بسوڵمانە بەس بە بۆچوونی من خەڵکێکی ئەو دەرەجە بسوڵمانە بە بۆچوونی من لە سەدا چیشی بسوڵمان نییە لە سەدا سیشی بسوڵمان نییە بە بۆچوونی من لەبەر ئەوەی ئەگەر خەڵکێکی بسوڵمان هەبوایە ئەبوایە بە هیچ شێوەیەک مزگەوتەکان دانەخرایە من و خۆم وەکو پێشمەرگەیەک ئەم مزگەوتەی خۆمانە کە نزیکی ئێمەیە بکرێتەوە بە هەموو شێوەیەک ئامادەین تایە خوێنی خۆمدا بنم ئەمە وەکو ڕووپاییەک نابوو ئەوەی لەسەر ئەم شاشەی بەڕێستان و ئەم میزاحەیە خۆم هەڵکێشم و ئەوانە خۆزگا بکرایەتەوە و بە کردار بمتوانایەت بە هیچ شێوەیەک نێڵم ئەم دەرگای ئەم مزگەوتە داخرێت بە بۆچوونی من ئەمە شتێکە تەنها بۆ ئەوەیە کە خەڵکی بسوڵمان نەچێتە مزگەوتەکان هێنا وەرە کاکە ئەوە چایخانەیە ئەوە کافتریایە ئەوە مەشروبە ئەفرۆشری خەڵک داهانیشێ یعنی ئەوە بازاڕە ئەوە بازرگانیکردنە ئەوە بازاڕی ناوشارە یعنی ئەمە چییە یعنی هیچ نییە بەس لەبەرەوەی خەڵک نەچێت لە مزگەوت نوێژتا و هەر ئەوەیە هیچ شتێکی تر نییە تەنها بۆ ڕێگریکردنە لە بسوڵمانان هیچ شتێکی تری تیان نابینیم. باشە پێویستە چی بکەین؟ پێویستە ئێمە لە گەڕەکەی خۆمانە تۆ لە گەڕەکەی خۆتانە پێویستە مامۆستایان تاک بە تاک بە کۆی گشتی پێویستە چه هەڵوێستێکمان هەبێ بۆی کە دەرگای مزگەوتەکان بکەینەوە و لەبەر کۆرۆناش بە ڕێنمایی و ڕێکاری تایبەتی تەندروستی بچینە مزگەوتەکانەوە. ئەمە دروستە ئێمە ئەبوایە بە هەموو شێوەیەک بە ڕێنمایی خۆپارێزی سەردانی مزگەوتەکانی خۆمانمان بکردایە بۆ ئەوەی کە بمانتوانایە ئێمە ساڵێک جارێک مانگێک ڕەمەزانمان هەیە یعنی بە ئارۆزی خۆمان بمانتوانایە بچینە مزگەوتەکە و بگەڕێینەوە نوێژەکەمان بکەین و عیبادەتەکەمان بکەین سەری هەموویەتی بەڵام ئەمە من هەموو شتێک چاواشەکاریە و هیچی تر هاتوون دەرگای مزگەوتەکانیان قوفڵ کردو و تەواو ئێکاکە با بازار نەبوایە ئێکاکە بە هاتوچۆ نەبوایە هیچ شتێک نەبوایە یعنی هیچ شتێک نەبوایە ئێمەش لە سەدی سەدەمانوت ئەمە شتێکی تەواوە و دەستخۆشیمان لە حکومەتی شەکرێ ئەو ئێستا تۆ بەس تەنها مزگەوتەکانی داخستووە هەموو شتێک بۆ بخۆی وایە. کاک محەممەد تۆ باوەڕت وایە کە ئەمە بۆ هی کۆرۆناوەیە؟
کۆرۆنا خۆی ئەگەر بوونی هەبێ ئەبێ ئەم شتانە کە پێم وتی ئەوانش نەبوایە بازار نەبوایە هیچ شتێک نەبوایە هەموو خەڵک لە ماڵەوە خۆی کەرەنتینە کردایە ێ بابە خۆ لە ئەوروپا کەرەنتینە تەواو بوو هەموو شتێک تەواو بوو ئەوان بە تازەکی هاتوون تەنها کێشیان لەگەڵ مزگەوتایە هیچ شتێکی تر نییە تەنها کێشیان لەگەڵ مزگەوتایە مزگەوت نەبێ هیچ کێشیان کەواتە فرسەتە مزگەوت دابخەن ئێمەش هەموو ماڵەکانمان دەکەینە مزگەوت دەبێ بیریش لەوە بکەینەوە ئینشاءڵڵا بە هیواداری نەموو کەسێ وەڵام من وەکو خودی خۆم گلەیم لەلایەنە ئیسلامەکان بە هەموو شێوەیەک هەیە لە کۆمەڵ لە یەکگرتوو لە سەلەفی لە سۆفی لە دەروێش یعنی شتێکی وەهام بۆ نەبینینێتەوە کە یعنی هەڵوێستێکیان نییە زۆر باشە چاوەڕوانیەکانتان لەمانە چییە کە ئێستا بە جۆری لە جۆرەکان ئەمان بەرگریکاری دینن بە تاکید وایە چاوەڕوانیەکانتان چییە لە کۆمەڵ لە یەکگرتوو لە سۆفی لە سەلەفی لە بزوتنەوە لە هەمووی والله پێمان خۆش بوو وەکو دیفاعکردنێکی یعنی سەرەتایی کە دیفاعێک بکردایە لە دینەکەی خۆت بەهات نایەتە بانجادە بە هیچ شێوەیە قابلی قبوڵ نەبوو دەرگای مزگەوتەکان داخرێت هەبوایە بە هیچ شێوەیە قبوڵیان نەکردایە دەرگای مزگەوتەکان داخرێت تۆ ئەگەر ئیسلامی تەنها نەیەڵە نوێژەکە لە مزگەوتەکە بکەی ئیتر ئێمە چی ئیسلامەتیەکمان کووە زۆر باشە کاک محەممەد یاوەتیمان کووە زۆر سپاس دەکەم دەرفەتی زۆرم پێدای لە تەکیەوە باوکیە نەسم لەگەڵە باوکیانە سڵاوی خوا لە بێت ئەم کاتت باش ئەگەر سلامعەلەیکوم دەخۆشی بەناوتان یەکەم عەلەیکە سەلام باوکیانە زۆر سپاس فەرموو بزانم کۆمنتی جەنابەت چییە لەسەرەوەی کە پێویستە چۆن پێشوازی لە مانگی پیرۆزی ڕەمەزان بکەین والله خۆی ئەمە بەرنامەشان ناکرێتە بەس خەڵ حەقی ناڕزایی خۆ پیشاندان و شانە بکەیانی بۆ شتێکی بەسی دەکرێت بۆ بۆ شتە ناکرێنی ئەمە کۆرۆنە بەس بیانووە ساوە نییە بڵێ شتەکە لەخوا بزیاتر بۆ شێوەیەک گەوریان گۆتەوە باشە کەواتە چی بکەین والله نەڵەم وەکو ناڕزایی خۆ پیشاندان و شانە بکرێت بۆ شتێکی بەسی یعنی بۆ شتێکی بچوو ئەکرێت خۆ پیشاندان ناڕزی بۆم شتە گەورەیە ناکرێنی کێ بیکە وایە جەنابەت بەشداری دەبی لە خۆ پیشاندانە بەڵێ باشە کێ بیکە وەکو مزگەوتەکە ئەساسەکەی مامۆستایشی یعنی بەڕێز شتەی ئەفتۆی خۆی یعنی خەڵک هەندێکانە ئەو دەنگ ناکە قایم زۆرە داخە و قایم زۆرە پێوە ئەدا و کلێ دانی خەڵکیەوە بێوە دەبێتەوە شتێکی شخصی یعنی شتێکی نابێتەوە شتێکی بڵێ وەک شخصی لێ دێوشتانە ئینسان لەگەڵ مامۆستایان مراقەشە بکە باشە زۆر باشە باوکیانە زۆر سپاس دەکەم طبعا ئازیان پێویستە ئەوانەتان کە پەیوەندی دەکەن باتەنها بیرمان لای ڕاستە گرنگە استراکانی تۆ بڕیارێکی استراتیژیە داخستنی مزگەوت بە لاینی سلبی و بڕیارێکی استراتیژیە کردنەوەی بە لاینی ایجابی بۆیە جیاواز لە مزگەوتیش دەبێت بیرمان لای ئەوە هەبێ کرد لە ڕووی تاک لای خۆمانەوە خێزانەکانمان چۆن پلاندانین بۆ پێشوازیکردن لە مانگی پیرۆزی ڕەمەزان بە یەکێک لەو ڕێکارانی کە دەیگرینە بەر کۆنتترۆلی تەلەڤیزیۆنەکەمان بگرین بەدەستەوە سێرێکی لیستی کەناڵەکانمان بکەین ئەو کەناڵانەی کە هۆکارن بۆ بڵاوبوونەوەی بەدڕەوشتی بۆ خراپەکاری بۆ لادانی لە بابەتە کۆمەڵایەتیەکان و پەروەردە کۆمەڵایەتی ینی ئەسیلەکانی خۆمان و ئەوانەی کە مەترسیانەیە لەسەر پەروەردەی منداڵەکانمان بە ئەمانە بسڕینەوە ئەمانە بلۆک بکەین لە وێستگەی جوانی پڕبەرەکەتی ڕەمەزانەوە هەندێک بڕیاری شخصی هەیە بیدەین دێمەوە سلێمانی کاکتوانام لەگەڵ کاکتوانە ئەسڵاوی خوا لەبێت فەرموو بە کۆمنتی جەنابی شت ببیستیم زانین لەسەر پێشوازیکردن لە ڕمانگی پیرۆزی ڕەمەزان چیت هەیە السلام عليكم. عليكم السلام ورحمة الله. باشی درام. زۆر سپاس کاکتوانە گیان ئەگەر تەلەڤیزیۆنەکەت کسکی ڕاستەخۆ لە مۆبایلەکەەوە گوێ لە من بگری فەرموو بزانم کۆمنتی جەنابەت چییە لەوەی کە چۆن پێشوازی لە مانگی پیرۆزی ڕەمەزان بکەین. یاری واقعا چی بکەین و چی نەکەن. ئێوە حیزبی ئیسلامی ئیشتان چییە؟ وای ئیسلامەکەشتان لێ کردەوە پێتان زیایە بوو. باشە. جا هاتنی ساڵێن بۆ خەڵکاڵێن چی بکەن. ئێوە حیزبێکتان داناوە کۆمەڵێک خەڵک کۆ بەتەوە بە حساب دیفاع لە ئیسلامەکە بەڵام ئێوە نەتوانن مزگەوتەکان بکەنەوە ئیشتان چییە؟ بۆ ناسنەوە ماڵەکانی خۆتان. باشە. تۆ دانیشتووی سلێمانیت کاکتوانە. بەڵێ. جەولەی یەکەمی کۆرۆنا مزگەوتەکان داخران خۆپیشاندانێکرا لە بەردەم قایم قامێتا بەشداریت کرد؟ بەڵێ بەشداریم کردووە. ئەوەی یەکەم بەردەم قایم قامێت بەشداریت کرد؟ بەڵێ هەموو خۆپیشاندانەکە بەشداری بەڵام ئەوەی قایم قامێت کە تۆزێک بارانەباری بۆکردنەوەی دەرگای مزگەوتەکان بوو کردت؟
ئەو خۆپشاندانەی بەردەم قایمقامێت بۆ کردنەوەی دەرگای مزگەوتەکان بوو بەشداریت کرد ناکەم خۆپشان بۆستە بزانم بەشداریت کردووە ئیسلامەکەشان پێ زیاد بوو کردتانەوە لەبەرەوەیەوە ئیشتان ئەوە بێ نەک بە خەڵک بڵێن چی بکەین ئەبێ ئێوە خۆتان پێشڕەوی خەڵک بکەن قبوڵی نەکەن بە هیچ شێوەیەک دەرگا بۆ سەعاتێکی داخرێ چۆن ئەبێ مزگەوتەکان داخرێ ئێمە هاتن بەرنامەیەکەن چی ئیسفادێکی و بەرنامەوە چەند بەرنامی واتان کرد وڵا ئیسفادەکەی وشیاری هاوڵاتیە خۆی ئەمە دەزانین وامەلیاتە بە خۆشمانەوە هیچمان وامەلیاتەوە دیفاع لە ئیسلام ناکەین هەمی هەر قسەیە ئەزانی چۆن ئیشی ئێمە خەڵکان بەندراکان هەر بکەنەوە بزانن چی قساکە با بچرێنە خەڵک بچرێ کاکتوانە ئیشی ئێمەش بە پێی دەسەڵاتی خۆتە لا یوکەلیف الله نەفسا إلا وسعها بە پێی دەسەڵاتی کە خوای گەورە پێی داوی توانای زمان دەستە چەکە بە پێی و توانایی کە هەتە ئێمەش بە دڵنیاییەوە بە پێی و توانایی کە هەمانە لە قۆناغی پێشوشا کە مزگەوتەکان داخرا خۆ زۆر دووری بۆمەڕۆ ساڵێک لەمەوە پێش بوو بەشێکی زۆر لە کادر و لە مامۆستایانی یانی و هەموو ئەوانەی لە بەردەم قایمقامێتە کۆبوو بوونەوە ئەوانەی ئێمن و دڵنیا بە سبەینی و دوو سبەی هەڵوێستمان دەبێت پەرلەمانتارەکانی ئێمە بوون کە بە نووسراوی فەرمی داوایکردنەوەی دەرگای مزگەوتەکانیان دەکرد دوجار ئەوەی پێمان بکرێ درێغی ناکەین و بەمەش ڕازی نابین کە لە توانامان هەیە یەقینت هەبێت هەمووشمان بە دڵنیاییەوە بایەوە دەکەم تەرخەمیمان دەبێ بەڵام ئەوەش نەبووە بڵین ئیسلامەکەمان لە خۆمان کردووەتەوە ئیدی بێخەمین دانیشین گوێمان لێ نیە هەر ئەمەی کە ئێستان بەرنامەیە دەکەین واتە ڕاستی ئیسلامیەکەمان لە خۆمان کردوێتەوە بەڵام هەر لە خەمی ئیسلام هەرچەنە ئەوە ئیشێکی باشتا کرد چکە بەناوەوە ئیسلامین ئەوە شتێکە ئەوە زوو بوو زوو ئەو کاتە خۆشم ناواسێ بەشداریم کردبێ لە چەند ساڵ پێشمەرگایەتی کرد بەڵام بە ئاخرەکەی چی بوو ئاخرەکەیەوە بوو چەندەندا پەرلەمانێک بکەنە ناو پەرلەمان و ماعاش وەرگن و بەناوی ئیسلامەوە بەناوی ئیسلامەوە وەری ناگرین بەناوی ئیسلامەوە بەرگری لە خەڵکمان کردووە ئەوەی پێمان کراوە بە دڵنیاییەوە کەم تەرخەم عملی مهمە ئەوە مهمە کەم و کورتیمان هەبووە لەبەرەوەی کە مرۆڤین چاوەکو شەخص چاوەکو پلان و استراتیژ و سیاسەتی حزب بەڵام درێغیمان نەکردووە ینی زۆر بێویژدانیە کاک تواناگەر تۆ هەڵوێستی ساڵی پەرلەمانتار یاخودەوەی کە کۆمەڵ کردوویەتی بەو ڕێژەکەمە کورسیەی کە هەی بووە ئەگەر ئەمانە نەبینرێت حیزبەکەم پێ بڵێ کە دیفاع لە مزگەوتەکە نەکرێت بابە گەورەترین دیفاع لە پەرلەمان کە کردومانەوەکو ئیسلامیەکانەوە بۆ نەمانهێشتووە هەندێک یاسای تایبەت بۆ فەساد و بۆ بەربڵاوی کە هەبووە دەربچێت بۆیە تۆ ناکرێ و هەموو خزمەتەی کە پەرلەمانتاری ئیسلامی هەیە بۆ لە پەرلەمان تۆ لە بەرچاوی نەگری ڕەنگە لە شتێک کێسە لە بەرچاوی خۆتا بێ لەوە کورتی بکەیتەوە چەندە ئەرکی حزبێکی ئیسلامی کۆمەڵی ئیسلامیە بەرگری لەوە بکات مزگەوت دانەخرێ ئەوەندەش ئەرکی تۆیە لەوەی کە پشتیوانی لە کۆمەڵ بکەی کاتی ئەم داوایەکە پشتیوانی لە یەکگرتوو بکەی کاتی ئەم داوایەکە بەڵام کاتێک کە خۆی گرفتەوەیە بەشێک لە هاوڵاتیان ڕخنە لە حزب ئیسلامیەکان دەگرن بەڵام پاڵیان داوەتەوە لە ماڵەوە چاوەڕێکن حزب ئیسلامیەکان خۆیان بیکەن حزبی ئیسلامی بە تۆ توانێ بیکە بە منەوە توانێ بیکە بە ئێوە کە لە ماڵەوە دانیشتون ئەتوانێ هەڵوێستی هەبێت و کردداری هەبێت و بیکات ئەگەر سێری دەنگدانەکان بکەین دەزانین لە قەبارەی خۆیان ئیسلامیەکان زیاتر هەڵوێستیان هەبووە بۆیە ئەوەی کە نەهاتوەشان بداتە ژێر باری ئەم گروپە ئیسلامیانە یان حزب ئیسلامیانە ینی بە حەد و نیسابی خۆشی بە ویژدانیشەوە ڕەخنە بگرێ ڕاستە چاوەڕوانیەکان زۆرن بەڵام بەدڵنیاییەوە کەم تەرخەمی و یا کەم و کورتی هەر هەبووە بەڵام درێغیشیان نەکردووە لە استراتیژیانایە بەرگریکردن لە دین چووکە گەر قەرار بێمە بە ناوی ئیسلامی بین نابینە دەسەد و بە دەستەیەک دەچینە ناو پارتی و ناوی یەکێتی و ئەمانەوە شەرم لە ئیسلامی بوونی خۆمانمان نەکردووە دیفاعمان لێ کردووە باجمان داوە لەسەری بە شانازیشەوە بەردەوامیش دەبین زۆر سپاس بۆ کۆمنتەکەت کاکتوانە دەچمە لای کاک حەکیم سڵاوی خوا لەبێت فەرموو بزانم کۆمنتی جەنابەت لەسەرەوەی کە چۆن پێشوازی لە مانگی پیرۆزی ڕەمەزان بکەین چییە؟ سلام مامۆستاگیان. عەلەیکم ئەسسەلام وەرەحمەتوڵڵاه. قوربانی چاو مامۆستاگیان وەڵی مامۆستا ناکرێت لە ڕاستیە ئەم حکومەتە هەر شتێک بێ بە هەوەسی خۆی بیکە و ئەی باشە ئەم حیزبانەی ئێوە بە ئەستەلەسی و گرامی و بە کۆمەڵ و بە نازانکیوە ئەو تاکەیەنێن سوێن بەخوا ڕاستیەکان یەختا ئەو لاوە درۆکە یەختا ئەم لاوە ئەی باشە ئیسە بۆ دەنگەداتە ئەم پەرلەمانەکە بۆ یەکێوە کازم فاروق بۆ پیاوەکو سۆران عومەر بۆ ئەو پیاوە بەڕێزانە کە دیفاعیان لە فەقیر و هەژارە کرد ئیسە ئێوە مزگەوت داخریا ئێمە لە دوای خوا مزگەوتەکانمە ئێمە تۆ بتوانین قسەی تیا بکەین و مەلا بەڕێزەکان بتوانێت
يعني ام حمو ملا بارا اخوا لا حكومتي بعض نوتر سياساتي لما نوتر اي باشا يو عرض كان بوني كاكا يعني يو اديت يا شواي خلق عني خلق نتبو دان بو اويكا كيما اسلامي ويما خلق عليه لفتا نوت وتنجي بسلمانه كردستان باشا كاك حكيم ام پرسیارەشم بۆ کاک توانای بەڕێز هەبوو ئێستا گەر تۆ کۆمەڵی ئیسلامی بی ئەم ڕێگریەی کە ئێستا کرێ بۆ داخستنی مزگەوتەکان ئەتەوێت ڕێگری بکەیت چۆنی دەکەیت مامۆستاگیان چۆنی دەکەیت کاک حەکیم سیرکە ئەم پەرلەمانە خۆی پارتیوەکێتی نییە کاکە نا سیرکە دەمەوێت بزانم چۆنی بکەیت بە ڕێکاری داواکاریە یاخوتەوەی کە سبەینی تۆش کلاشکۆ فێگەڵەگریت تۆ چتە بەردەم مزگەوتەوە قوفڵەکەشکێنی یا بە خۆپیشاندانە بەهادی نەکرێ ئەوەی بە سەلەفیەکان نەکرێ باشە چی بکەن نمونە ئازایی چی کاک حەکیم ئێمە کە داواکەین با لەوە شتێ بگەین لە ڕێی دیبلۆماسیەوە و پەیوەندی تەلەفۆنی کەسی یەکەمە لەگەڵ فڵان حیزبا لەگەڵ فڵان وەزیرا بڵێ کاکە دەرگای مزگەوتەکانمان بۆ بکەرەوە لە ڕێی پەرلەمانەوە دەتەوێت بیکە لە ڕێی مامۆستایانی ئاینی و خۆپیشاندانەوە دەتەوێت بیکە یاین تۆ کام ڕێکاریان بە باشە زانی کاک جەلاتیان خوا خەزاتە خالەماڵەکە من لە کەلارە بووم ڕۆژی ئەنفالەکە تێگەی مامۆستایە هاو بە ناوی مەلا محەمەدی نازانکیەوە هات والله زابطەکانی بەعت وێستیا و وتی خوا علم و زانیاری دا بە ئینسان تیارە بکێتە فەقیر و هەژارەکان کە لە سەنگانە ڕزگاریان کە والله زابطەکان وێستیا و لە دوایانەوە نیوەی خەڵکەکە ڕایکی وەخت و ژیڕەتە یعنی ئەم مەلانەی ئێمە زۆرە ترسن مامۆستا عەلی باتیل هەتا هەڵیان نەبژاردووە باشتر بوو کە هەڵیان بژاردووە هەر بێدەنگ بوو کاکەگیان ئێوە بە چی بە باشە زانن بە ئەوە ڕێپی باشە مزگەوت باشە خەڵک ئەگەر مەلای نەوێ و ئەگەر یعنی من یەکی نەخوێنەوە بە چی چۆن بچم مزارەکەم کێ دوای منەکەی کوردی کاک حەکیم سیرکە خۆیەمەش بای ئەوەندە کەم و کورتیمان هەیە هەمومان بەڵام کاکە خۆپارەکە بوو خۆ دووری بۆ مەڕۆ ساڵێک لەمەوە پێش بوو لە بەردەم قایمقامیەت خۆپیشاندانمان کرد مامۆستایانی یانیمان لەوێ بوون چەند نەفەر هاتبوون بۆ پشتیوانی لەکردنەوەی مزگەوتەکان کاکە خۆ بەتەنها بە کۆمەڵ ناکرێت بە تۆ کرێ لە ماڵەوە بە منەکرێ بە دەوروبەرەکەمانەکرێ باوەڕ بکە سبێنێ خۆپیشاندانیش بکەین باوەڕەکەی سەد کەس نایە جگە لە کادروەندامی خۆت خۆ تەنها بە من ناکرێ پێویستە ینی من سیرکە خەڵک ئەداینی ئاگیریە ڕستمێگرن و ئەوە فڵانکەس و فڵانکەس پێشەوایە ئەوە تا ئەوانەی بادینان کریاوە سجدۆ ئێجا ئەگەر بە خۆپیشاندان نەوێرە بێت بیکا و نووسراوی فەرمی پەرلەمانتارەکانی ئێمەی پێ قبول نەبێت و بڵێ ئەوەکەی ئیشە و بە نووسراو داوا بکە و تەلەفۆناتی خۆگەر مامۆسالی با پیرش تەلەفۆنی بکا بۆ یەکی مامۆستا لە حەدین بۆ یەکێک بکا بڵێ کاکە دەرگای مزگەوتەکان بکەنەوە خۆ ناکرێ بیکا بە هەڵا بڵێ وڵاوە تەلەفۆنم کردووە بۆ کردنەوەی دەرگای مزگەوتەکان هەر سبێنێ من و تۆ دەڵێن مزایدەی سیاسی دەکا خۆیانەیان کردەوە یا کێ بۆ تەلەفۆنی دەکرێتەوە ئێمە فێر بووین بەس ڕەخ ناگرین ئێمە فێر بووین ئەوەشی کە بۆمان دەکرێت بە سووک سەیری دەکەین یعنی من بۆیە ڕای ئێوە وەردەگرم باش ئەگەر ئێوە لە جێی کۆمەڵ و یەگرتوو لە حیزبە ئیسلامیەکان بن ئێوە تانەوێت لە کام ڕێکار بە کام ڕێکار مزگەوتەکان بکرێنەوە بە پەرلەمان لە ڕێگەی پەرلەمانتارەوە ئەتانوێت خۆپیشاندان بکرێت ئەتانوێت ینی نازانم بە کلاشکۆفێ بچنە بەردەم مزگەوتەکان بە قورعانی عەزیم هەمومان لە وڵاتە گەورە بووین بە قورعان ئەزانین پەرلەمانتار بە شانوباڵی حکومەتا بێ ئەیکەنە مەحافظ ئەیخەنە لا ژوور و بێگەی ئەمە خوا حاسکرا دیاریە یعنی ئەمە نەیگەرەکە حاشای لێ بکەیت و ئەمانە بەڵام کاکەگیان بە پەرلەمانەکێ بە حیزبە سیاسیانە بدان بە چی ئەکرێ داوا لە خەڵک بکەن يعني معقولة لما رمضان أما أنا علماني كاكا علماني قرآني في قبولني ما يترى عشكرا يا أخوي ما هاينا ملاطع أخوي ما أجنبيين وأزاني أما أنا قرآني أنت في مطلبني باش أبوها من رجل كورونا بس مزقوط كام بنا باش سیرکە کاک حەکیم من بە برادرانی کۆنتترۆل دەڵێن بە برایانم لەوەی کە هەوڵ بدەن پەرلەمانتارێکی کۆمەڵم بۆ وەربگرن بۆی کە بە کۆمنتیەویش بزانین ئایا ئەوان هیچ ڕێکارێکیان گرتووەتە بەر بەتیابەت لە لیژنەی زانایان پێم وایە مامۆستا عوسمان لە ئەندامی لیژنەی زانایانی ئاینی ئیسلامی کوردستانە با بزانم لە لیژنەی ئەوقافە ببورن بزانم ئەوان چەند ڕێکارێکیان گرتووەتە بەر زۆر سپاس کاک حەکیم دەرفەتی زۆرم مەمنونم زۆر سپاس دەکەم دێنەوە سلێمانی لای کاکتوانە فەرم الو السلام علیکم علیکم السلام کاکتوانە جان باشە قوربانگیان سەرچاوم کاکتوانە جان سلامەتی ئینشاءالله کاکەگیان دەستان خۆشەوە بە نامەکەتان زۆر سپاس بەڕاستیشە باشەکەن مەمنونم کاوە پشتگیری لە ئیسلامەکەن و پشتگیری لەوەکەن کە دەریای مزگەوتەکان بۆ بەداخراوی بمێنێتەوە بەڵام بەڕاستی هیچ دەورێکی نییە بەڕای من چونکە ئەم حکوومەتە و ئەم دەسەڵاتەیەوێت چونکی ئیسلام حد نەمێنێت
چونکە ئەگەرەوان ڕاستەکەن و خەمی کۆرۆنایان هەیە بۆ ناچن کافتریا و یانە شەوانەکان دابخەن. باشە کاک توانە بە بڕوای تۆ تەنهاکردنەوەی دەرگای مزگەوتەکانە بۆ ئامادەکاری و پێشوازیکردن لە مانگی پیرۆزی ڕەمەزان، چکە زۆر قسە لەسەر دەرگای مزگەوتەکانمان کردووە ئەساسیشە و گرنگیشە باەخدارە دەبێت قسەی زیاتری لەسەر بکرێت. بەڵام دەمەوێت بچینە ناو هەندێک گوردەکاری تایبەتەوە وەک لە سەرەتای بەرنامەکە ئاماژەم پێکردلەوەی کە چۆن خۆمان وەکو تاک وەکو خێزانەکانمان ئامادە بکەین بۆی کە پێشوازی لە مانگی پڕبەرەکەتی ڕەمەزان بکەین. بەڵێ قوربانگیان زۆر ئەساسە دەرگای مزگەوتەکان ئەساسە بەڕاستی بۆ پێشوازیکردن لە مانگی ڕەمەزان، چونکە مانگێکی زۆر گەورە و پیرۆزە. بەڵام بەداخەوە کە دەرگای مزگەوتەکانیان داخستووە نازانم وەڵڵی هیچ شتێک نازانم بڵێم چی بەم دەسەڵاتە بڵێم چی ئاخر ئەمە لە چی ویژدانێکە هەیە تۆ دەرگای مزگەوتە داخستووەی تۆ وەڵڵاهی لە ژیانی خۆمان بێزاربین لە داخی ئەم حکوومەتە. چی بکەین؟ چی بکەین؟ وەڵا ئەمە خۆمان یەکین لەناو یەکە، لەناو خۆمانە یەک نین بەڕاستی موسڵمان لەناو یەکای هیچ نییە. با هەموو مابڕۆیان سەر ئەو جادە و نێڵی ناوا بکەن، ئەمانە بە ئارەزوی خۆیان دەستیان سۆتە بینەفاقەیەم ئیسلامەوە. باشە زۆر باشە کاک توانە، سپاس دەکەم، سپاس بۆ کۆمنتەکەت. دەچمە لای مام جەوهەر لە کوێ. مام جەوهەر سڵاوی خوا لەبێت، فەرموو. سڵاو لە بەڕێستان، سڵاو لە خەڵکی مسلمان. بەس دێ ڕابگرە حەز دەکەم تێزیارەکەم هێت زۆر مناقەشەی نەکە بەس جێرە خەڵک ڕابگرەدا ڕێز لە احترامی بۆ جەنابێت. فەرموو. ئەوە مانگێکی پیرۆزە، هەموو ساڵێک یەک مانگ دەبێ ڕوولەخوا بکەین، بەڵام هەموو ڕۆژێ ئێمە پێویستە ڕوولەخوا بکەین بەرامبەر یەکتا بین. قورئانێ برندکەی باران بباری، ئەو خەڵکە بگەڕێتەوە بۆ یەکتری و خۆشەویستی تەبایی. مادام ئێمە مسلمانی با تامان لە گرانی نەبی، با ئەو حکوومەتەش بگەڕێتەوە سەراستی پێویست ئەگەر خۆی بە نوێنەری ئەو ملەتەی دادەنێ باوازە پاشەکەوتی موچە و ئەو هەمە باسی دەرامەدەی لە سەرشانی خەڵکی فەقیریدا نایە بەستە. با بۆ خۆیان بە خۆیان دابستنەوە کاتێک کە هاتن چیان هەبوو ئێستا چیان هەیە، هەر دەبوایە مەسئول و قوبات و هەموو باگا پەرلەمانەکانەوە مانجێ جارێک سەردانی شار و دیاتەکانیان بکرد لە نزیکەوە بزان بیازانی با کێشەی خەڵک چییە، نەک لە ژوورە تاریکە کا قسەی قەڵەو دەکەن و ژیرفانیان پڕە و ڕۆژێک پیاوی تورکن و ڕۆژێک پیاوی عەجەم و ڕۆژێک پیاوی ئەمریکان و ڕۆژێک پیاوی ئیسرائیل و بەکەیت و خۆیان سەیر و سەمەرەی دروست دەکەن و گاڵتە بە ژیانی خەڵکی کوردستان دەکەن. کابی ئەو حکوومەتە یان دەبی هەڵبۆشێتەوە یان دەبی ملت لێ ڕاستبیستەوە هیچ کە تعادا لەو میلەتەی نەکا، وازە و هەمە باس و دەرامەتەی بینی، وازە و هەمە پاشەکەوتی موتەی بینی. ئێمە بەشێکین لە عێراق، با بچی لەگە عێراق ڕێ بکەی با هیچ کە درۆیان لەگە خەڵک نەکە. هەموو سەرکردە سیاسەکانی کوردستانیش بەرپرسیارن. جارێ ئەوە پەرلەمان نییە، ئەوە کەی پەرلەمانە؟ تاخانەی مەسکۆیە. ئەو سێ چار سەرۆکە پەرلەمانە ئەوانە هەر گەندە و گەندەڵن، مادام گوێ لە خەڵک ڕاستاژێن و کە ئێستا دوو ڕۆژەی کە دەستە بەردەمی ماڵان داوای دەنگ دەکەن. هەی ئەمرتانە منی حاڵحاوی دیسان داوای دەنگ دەکەن، دیستا خوێنی میلەت بمسن. ئەوانە کەی داری یەکێتی پارتی حتا سەر یەک کاس دامان لە ترک و عەجەم بیستر یەکێتی پارتیە. ئەو دا سەرکردەکانی مام جەوهەر زۆر باشە سیرکە 5 ملیۆن کورد تعادا لە 5 ملیۆن کورد بکەیت. مام جەوهەر با نەچینە زۆر بابەتی سیاسی، با لە مەوزوع نەچینە دەرەوە. من دەمەوێت کۆمنتی جەنابەت بە تایبەتی لەسەرەوە بزانم. خۆتزانی سیرکە مام جەوهەر با خەڵک دوعای بکە باران بباری، باشە با گرانیدانەیە، با حکوومەت وازە پاشەکەوتی موچە بینی، با حەقی میلەت بدا. بەسە ئەو کابرا شوێکی من خانە نشینم 25 معاسی لەم بڕی هەمومان 100,000 لێ دەبڕی هەمووی 300,000 وەدەگرم. هەی خوالیان هەر نەگری. الله ئامین لۆ خاسی ئەو ڕەمەزانی مبارەک دادێ خوایە تۆڵەی ئەو میلەتە لە ئێکێتی باسی سەرکردەکانیان بکە خوا تەختیان بڕوخێنیت سپاس بخات. زۆر سپاس مام جەوهەر، سپاس دەکەم لەوەی کە لەگەڵمانە بووی. بەڵازیان دیارە وەک ئاماژەمان پێکرد پێویستە خوا ئامادەکردن بۆ مانگی پیرۆزی ڕەمەزان ببن بۆ شێوازە بێت کە
وەکو چاک وەکو خێزان وەکو کۆمەلگا وەکو ئەو لاینانی کە وەک شاهد بوون و بینیتان هەموو پەیوەندیە تەلەفۆنەکان هەموو کۆمنتی هاوڵاتیان هەموو چاوی هاوڵاتیان لەسەر دەرگای مزگەوتەکانە کە لاینی ڕابردوو بەداخەوە بە هێزی ئەبنی هەموو دەرگای مزگەوتەکانیان داخستووە مەگەر ئیلا لە هەندێک ناوچەی تایبەت کە ڕەنگە دەستی هێزی ئەمنی پێ نەگەشت بێ یاخود لە بیریان نەبوو بێ مامۆستای ئاینی خۆی توانی بێتی وتاری خۆی بدا بەڵام ئایا تەنها مزگەوتەکانن بەدڵنیایە مزگەوتەکان بەشێکی گرنگن پێویستە خۆمان لە تاک لە خۆمانەوە دەست پێ بکەین بەڵام زۆر خەڵک چاوەڕوانی لەوە هەیە حزبە ئیسلامیەکان پەرلەمانتاری ئیسلامیەکان و ئەوەی کە خۆی بە بەرگریکار لە دین دەزانێت پێویستە هەڵوێستی هەبێ بۆی کە بزانن چی بکەین لەم کاتەیە خەمێک لەکردنەوەی دەرگای مزگەوتەکان بخۆین پێشوو کە جاری پێشوو ساڵی پارکە دەرگای مزگەوتەکان داخران دێک پەرلەمانتار هەڵوێستیان هەبوو نووسراویان هەبوو تەنانەت مامۆستایان یاینی خۆپشاندانیان کرد لە سلێمانی کە هەمومان لە بیرە و بە دۆکیۆمنت و ڤیدیۆ هەمووی هەیە بۆی ئێستا هەندێک خەڵکی چاوەڕوانی هێشتا لە ئێمە هەیە لەوەی کە چۆن پێویستە ئێمە دەنگمان هەبێ من پەیوەندیەکی تەلەفۆنیمان هەیە و کاماژەم پێکرد کە هاوکارانم مامۆستا عوسمان وەرگرن بۆم کە لە لیژنەی ئەوقافە دیارە هەر کاتێک پەیوەندیەکەی مامۆستا عوسمان لە بەردەستا هەبوو هەوڵ دەدەین قسەی لەسەر بکەین بزانین ئایا ئەوان لە ڕێی پەرلەمانەوە توان قسە بکەن لە لیژنەی ئەوقافدان لە لیژنەی ئەوقاف و کاروباری ئاینیدان بۆی بزانین چۆن پێویستە هەڵوێستیان هەبێ بۆی کە دەرگای مزگەوتەکان بکرێنەوە بۆیە یانی نابێ هەموو زوومیش تەنها لەسەر دەرگای مزگەوتەکان بێ ڕاستەوە کاماژەم پێکرد گرنگە بە لە خۆمانەوە لە ماڵ و منداڵمانەوە وێستگەیەکە لە چاومان لەسەر خەڵکی فەقیر و هەژار و کەم دەرامەت بێت وەک هاوڵاتیە گاماژێ پێکرد دەستگا خێرخوازیەکان کە هەن بە تایبەتی بەخشین کە لە ئێستەوە پرۆژەکانی خۆی ئەلان کردووە بەپێی ئەو هاوکاریانی کە لە دەستی خێرخوازانەوە پێی دەگات پرۆژە و سەبەتەی خۆراک و هەموو ئەو پێداویستیانی کە پێویستە لە مانگی ڕەمەزانە بیگەێنە دەستی بیگەنە دەستی خەڵکی فەقیر و هەژار و کەم دەرامەت لە هەموو ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستانەوە پێیان دەگەێنن بۆیە پێویستە وێستگەی ڕەمەزان لە دەست نەدەین ئەگەر بە 1000 دیناریش بێ ئەگەر بە 250 دیناریەکیش بێ با لە کیسی خۆمان نەدێن چونکە چاکە و چاکەکاری لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا بە دڵنیاییەوە هێندەی کاتەکانی دیکە زۆر زیاتر لە کاتەکانی دیکە خێرمان دەکات کاک محمودم لەگەڵە لە هەولێرەوە کاک محمود سڵاوی خوا لەبێت فەرموو بە کۆمنتی جەنابەت بزانم لەسەرەوەی کە چۆن پێویستە پێشوازی لە مانگی پیرۆزی ڕەمەزان بکەین. کاک محمودەکە بکرێ تەلەڤیزیۆنەکەت کەس بکە لە تەلەفۆنەکەەوە گوێ بۆ من بکرا. بله السلام عليكم. عليكم السلام ورحمة الله. توري بس توري برنامج الساتسون كيزوازي لمانجي بيروت رمضان كي براي بريزم انا كخومان اقل براسي خومان بمسلمان دادنين ابي من برأي شخصي خوم هر أولنية إما بس رجوك بقرين وخلاص واجبك لسشمان وآمنت بالله بلام بخومان آمد بكين بور رمضان ياخد شكين تكارو كذوي شاك بكين در ماج رمضان زور شتيا من باخوم تيب ناس من سروشي كومالي كلمشيناني هوليرم لقي هولير بروابك أولي من رجعنا حتى أمر رجو هم رجع كان إشكالنا أو هم فقير وفقاراته أو هم داماو أو هم بموتشي أو هم خلقي دناياني بو بجياني بالروابك أو يجلس كان كما في جواز لما جرى مزامك هم لحكمته هم للصلاة كانوا هم للدولة من كانوا هم للخلق كانوا من بنايكم وبنايكم لكم صفاتي زور لخلق كم واحد شمينين أيام بين التلفزيون بلان بو تلفزيوني جناب كان ما مستمسحب كزور هاوكاري كين شيني إما بو أخواز زي خيري بداتو أمثالي زور به من بيان بوهموانا همو تساوي ما مستمسحبو أمثالي ويو أوانيك خير خوازن وأوانيك دسي خيراني وخواهي داكي داون من حق شمية تلاقينا كتتأوكي من أوليم خواهي تبارك وتعالى مادام إيمي خلق كدوا أبي لسر واجبكاني خوشمان كدوي سابكين كلم قونا غزور جرنجة هاوكاري خلق بين بو معلوماتي بريستان من كي شوام لا كخلق دي انتحار كناني مياه كريبدا خلق هي قلت لي ابروشي خلق هي جدابته ملالي استواب زيسو خلق هي مالي فرزرا وسردادي من بهاناي شومو بهاناي خوا خير خوا خازان بلوسيكا او شان جبل جزا حكمت تو بيدوناكي تو ام خلقا بانجي رمضان باشا من تشارك ده كم صلاة لحكمتي يعني من كردستان بو السعودية الرقادة ده خلق بتي بو عمره بتي ام اودي بجيبك
بەڵام بۆ مزگەوتەکانی ئێمەدا بخەین باشە ئەگە من لە ماڵی خوا ئەگە خوای تبارك وتعالى ڕاستە من دەڵێم ئینسان خۆپارێزی باشە بەڵام من لە ماڵی خوای تبارك وتعالى ڕۆحم کێشی من مەمنونی خوایمە لە تاعەت و لە سوزدە من خوا ڕۆحم کێشی زۆر مەمنون بۆیە کردنەوەی مزگەوت یاخود داخسی مزگەوتەکان بەڕاستی هەڵەیەکی گەورەیە ڕاستە من دەڵێم ڕێنمایی تەندروستی تەبێت بێ بەڵام ئەی ئەمانجی ڕەمەزان عیبادەت لەکوێ بکەین ئێمە هاوار دەکەین هەموو ڕۆژێ وەکو پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرموویەتی اللهم بلغنا رمضان ئەی باشە کە ئێمە ئەو دوعایە گەورە دەکەین خوایە کە ئەوەشمان لێ معنە بکرێ ئێمە دەبێت چێ زەمبێکمان هەبێ بۆیە بێت سەڵات بیر بکاتەوە لەوە پرسیارێکم هەیە لە داخلی مزگەوت بڕواب کە ڤایرۆس کەم نابێتەوە من ناڵێت خۆپارێزی لەگەڵی ما لەگەڵ ڕێنمایی تەندروستیمە بەڵام هەندێک شتی تۆ لە خەتی سوورە دەیت زۆر باشە کاک محمود من دەمەوێت بزانم ئایا ئێستا تۆ لە ناو توێژێکی فەقیر و هەژار و کەم دەرامەتی تاوان دەیان توێژی دیکەمان هەیە سەدان و هەزاران خێزانی دیکەمان هەیە کە من و تۆ و فڵان و فیساریش نەمان بینیون ڕەنگە هەر شەرمیش بکەن باز لە فەقیری و هەژاری خۆیان بکەن و هەژاری خۆیان بشارنەوە بەڵام ئەمێ بزانم ئەو توێژەی کە تۆ مامەڵیان لەگەڵاکەی تا چەنە دڵیان بە ڕەمەزان خۆشە لەوەی کە خێرخوازێک تەقە بدا لە دەرگای ماڵەکەیان و هاوکاریەکیان بۆ بێنێت بڕواب کە برای بەڕێزم من بە بەڵگەوە ئینشاءڵڵا یعنی خلافێکیانە یعنی ئەم خەڵکە ئەم چنی توێژ و کەنیشینان و فەقیرانە ممکن ئەسم سەردانیان یان پەیوەندیم پێ ئەکەن بڕوا بکە یعنی ترسەکان لەوە نییە کە ڕەمەزاناتە زۆریان پێخۆشە بەڵام ترسەکان لە چۆن ڕۆژۆکە بگرن بەچی بشێن چۆن مەسرە بکەم مناڵی هەیە پێویستی بە خواردنە ئەمە گەورەترین کاریسەیە یعنی تۆ لەناو چنی بۆ زانیاری من زیاتر لە سەروی 30,000 کێنشین لای منەوەیە ئەتوانم بڵێم زیاتر لە دوو بەشیان بەس لە هەژارینە و لە کەم دەرامەتی و ناخۆشینە یعنی ئایا حکومەت تۆ لە حاڵەتێکی وە تۆ هاوکاری ئەو خەڵکە نەکەی و ڕەمەزان يعني أمر رمضان وابكن إما بنا خوشي بريبكن يا خروج كان ما فينا جري هم عذب لا إخوة وهم حكومتيش أزتي أم خلق بدو أو رب خلق نداته بيوم اللي قال أولي ما داخلي مزدوج شيء برنامج كله سر بيشوازي ما جرى رمضان ولا سر أو مزدوج ولا ما جرى رمضان ما نجيش مباركة إما دبي حملة الصلاة هم ما بير خوما في إعادة نظري خوما بكينوا إعادة نظري خوما بكينوا بهم شيء تجرى سر كبيرة أولادية دولة مدافع إعادة نظر بكينوا كإما خوالي ما فوز خوالي ما رازبي من خارج جرين كي بعضكم وبريشتان بعض زانته كروجنا موسيقي وبيوندي خلق زود إما جورتي خطأ إما حرام هذه إما بيوندي ما نجا خواص عيب وفسرانو معنا بو خواي تبارك تعالى ظلم ما نسأل أو ذكاء بو خواي تبارك تعالى سوشي نعمتي كدين سوشي بالك أجر إما الأخوان يزقبينو هيز صلاتك لا تغادر لهم شيء توشوا هزار ولا زناب لهم نوشكا بلا ما خطأ جورة كل حكومة بلا ما خطأ الحكومة من بيتهم حكومة رجال تعريت هي مزجوت كان بعد أنا خام البرنامج رمضان عبادات وتقوى وخدشي ما مستعي عينه خطبة باجدة أو حزب الإسلامي كان وك سندين أو خازي وبخشان هي أي كان يعني أما هم أبيتها فهمك أبيتها وسيلة ما بتوانها وكاري كريم شينوان وخلقي كم درامات وهجرام كين والسلام عليكم زور سپاس دەکەم کاک محمود دەچمە چەند شەماڵ دوایین پەیوەندی وەردەگرم زۆر بە کورتی شکریە خانسڵاوی خاڵێ بێت فەرموو بزانم کۆمنتی جەنابەت چییە بۆ پێشوازیکردن لە مانگی پڕبەرەکەتی ڕەمەزان دیارە جارێک تاو کاتێک کە پەیوەندیەکەی ئەگەر یەکلایی کرایەوە چەند کۆمنتێکتان بۆ دەخوێنمەوە زۆر بە خێرایی یاسین قادر دەڵێ مانگی ڕەمەزان بۆ دابەزیندنی کێش نییە بەڵکو بۆ دابەزینی گوناح و چاوانە نیاز باڵەکی باشترین پێشوازی پابندبوونە بە ئاەتە پیرۆزەکانی قورانی پیرۆزەوە دڵشاد زەنگەنە دەڵێت با مسلمانان و دەوڵەمەندەکان یارمەتی فەقیر و بێموچەکان بدەن پێمان عومەر دەڵێ دوورکەوتنەوە لە تاوان و تۆبەکردنی یەکجاری جوانترین پێشوازیە لە مانگی پڕبەرەکەتی ڕەمەزان حسێن محەممەد دەڵێ خۆیەک لایکردنەوەی بۆ عیبادەتی خودا و هاوکاری هەژاران بەکرالی پێویستە ڕێزی زۆری ئەم مانگە بگرین بە بەڕۆژوبوون و قورئان خوێندن هێمن شەریف دەڵێ زیاد لە مانگەکانی تریادی خودای گەورە بکەین مجاهید علی دەڵێ پێویستە لەم مانگەدا زیاتر ئاگامان لە هەژار و کەم دەرامەتەکان بێت ئازیزان ئەمە تەوەری دوانگەی خەڵکی ئەم شەویشمان بوو چۆن پێشوازی لە مانگی پیرۆزی ڕەمەزان بکەین لە چاک خۆمانەوە دەست پێ بکەین لە خێزانەکانمانەوە دەست پێ بکەین
تەنها بە مانگێک نەبێت و خواخوامان بێزوو لە کۆڵمان ببێتەوە و تەواو گرنگترین شت لەناو خۆمانە تەسکیەی نەفسی خۆمانە با بیرمان بەلای دراوسەکانمان و خەڵکی فەقیر و هەژار و کەم دەرامەتەوە بین با بە جورئەت بین بیر بکەینەوە لە چاکە و خراپەوە دەوروبەرەکەی خۆمان. سپاستانەکەم کە بینەرمان بوون تا دوانگەیەکی دیکە بەخوای گەورە مێرەبانتان ئەسپێرین ماڵتانەوە.